سلااو شەوان سلااو لە تۆ لە بینەران و بیسەرانی کوردستان 24 هەڵبەت پێشانگاکە ئێستا کراوەیە بەڕووی بەشداربووان یاخود با بڵێن میوانان ئەگەر بێن سەردانی پێشانگاکە بکەن تا لە نزیکەوە پرۆژە و کار و پلانی ئەو 260 کۆمپانیایە ببینن کە لێرە نمایشیان کردووە. کڕیاران دێن سەیری بابەتەکانەکەن. ئەگەر ببینین ژڤان لەم چەند ڕۆژە واتە لە ماوەی ئەم 4 ڕۆژە تۆ توانی چەندین پرۆژە کار و لە بواری بیناسازی لە بواری وەبەرهێناندا ببینیت. بەڵام لە کاتەکانی دیکەدا ئەگەر هاوڵاتیەک کڕیارێک بوێت خانوویەک یاخود با بڵێن یەکەیەکی نیشتەجێبوونی دەست بکەوێت، ئەگەر کاتی نەبێت بچێتە یەکە بە یەکەی ئەو نووسنگانە یاخود نووسنگەکانی ئەقارات بەگشتی، ئەو کاتە کاراسانی کراوە لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی ئۆنلاینەوە. ئێستا زانین کە جیهان بەرەو پێشتر ڕوات. سیستمی دیجیتالی باڵی کێشاوە بەسەر هەموو کایەکانی جیهانە، بەسەر هەموو کایەکانی ژیانە. بۆیە لە بابەتی ئەقاراتیشدا ئۆنلاین یەکێکە لەو لایەنانەی کە کاراسانی تەواوی بۆ هاوڵاتیان و بۆ کڕیاران کردووە. بەتایبەت کاتێکە کەسێک فەرمانبەرێک کاتی زۆر نییە بگەڕێت لە ڕێگەی نووسنگەکانی ئەقاراتەوە بۆی کە ببێتە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون یاخود بەکرێ بگرێ یاخود بیکڕێ خانوویەک بگەڕێت. بەڵام هەندێک لە گەنجان کەسانی شارەزا بە ئەزمون لە بواری دیجیتالی و ئەم کارانی کە ئێستا ئەکرێت لە ڕێگەی ئۆنلاینەوە دێن لە ڕێگەی خۆیانەوە ئەپلیکیشنێک دانێن کە تۆ توانی لە ڕێگەی ئەپلیکیشنەوە ئاسانکاری تەواو دەست بکەوێت جا لە ڕێگەی کڕیارە یاخود با بڵێن ئەنجامانەوە بێ زانیاری تەواوت پێ بدرێت. من ئێستا کەسێک میوانمە کە بەڕێز خالید عەبدولسەمەدە بەڕێوەبەر یەکێک لەو کۆمپانیانەیە کە ئەتوانێت لە ڕێگەی ئۆنلاینەوە زانیاری تەواو بە کڕیاران بدات، بە سوودمەندبووان بدات لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە خانوبەرە لە هەر لایەنێکی دیکەدا. زانیاری زیاتر و گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزیانەکەم. بەڕێز خالید بەخێر هاتی ئەم کاتت باش. باسی ئەوم کرد کە ئێستا لە دنیای دیجیتالیدا کاری ئۆنلاین بۆتە کارێکی ئاسانکاری بۆ هاوڵاتیان. جامە تەنها بۆ کڕینی پێداویستەکانی ڕۆژانە نییە. ئێوە هاتوون ئەتوانن لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە کە چەندین یەکەی نیشتەجێبوون و خانوبەرە و کاراسانی بۆ هەر کەسێک بکەی کە بگەڕێت بۆی. بۆ نمونە من ناتوانم بگەڕێم بە نووسنگەکانە. ئێوە چیتان کردووە لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە؟ ئەتوانن چه هاوکاریەکی هاوڵاتیان و کڕیاران بکەن؟ بەڵێ ئاژەخان سەرەتا بەگشتی ئۆنلاین ئاسانکاری تەواوی کردووە بۆ تەواوی بەشەکان. بەشی ئەقاراتیش بێبەش نەبوو لەم کارەدا، ئاسانکاری تەواوی کردووە بۆ ئەقارەتەکان، هەموو ئەقارەتەکان و هەموو مۆزەفەکان فەرمانبەرەکان. ئەوەش کە فەرمانبەرەکان کاتیان نەبێت کاتێک کەمی دەبێتن. بۆ نمونەکە پێشتر بۆ 4 بۆ 5 ساعت لە ئەقارات گەرابان، ئێستا بۆ ماوەی 10 خولەک تەواوی ئەم بولکانیان دەبێت کە دەیبیننەوە. هەم لێسادا ئەقارەتەکان لە ڕێگەی ئۆنلایندا 24 ساعت کراوەیە. بێجگەلەوەش کە کۆمپانیا خزمەت گوزاریەکانی ناوماڵیش تێدا هەیە، وەکو کۆمپانیەکانی کارەبا و کۆمپانیەکانی مۆبیلیات و ناوماڵ و هەتا دوایی و چاوڕوونیەکی باش دەداتن بۆ ئەوەی پێش ئەوەی بڕۆی خانوو بکڕیت یان هەر مولکێ بکڕیت کە پێشوەخت نرخ و شوێن و گونجاوی تەواو زانیاری تەواو دەداتێت. باشە. پرۆژەکانی خانوبەرە، پرۆژەکانی وەبەرهێنان لە بواری خانوبەرە تا چەند هاوکارن یاخود پێیان خۆشەکە پرۆژەکانیان یەکەکانیان ئەو خانوانی هەیەە لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە یاخود لە ڕێگەی کۆمپانیایەکی ئۆنلاینەوە نمایش بکەن؟ ئەوان تا چەند هاوکارن و پێیان خۆش؟ سپاس بەخوا ئەوانش لە پێشوازێکی زۆر گەرمدان کە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانی ئێمە چەندجار داشکانیان کردووە کە تاکو هاوڵاتیەکان تێدا سوودمەند بن. لە ڕێگە هەموو ئەپلیکیشنەکانی ئێمادا قستی دێشخانیان ڕاگەیاندووە بۆ فەرمانبەرە، زۆر ئاسانکاریان تێدا کردووە. باشە. کە خالید هاوڵاتیان لەوانەیە حەسکەن لە نزیکەوە خۆیان ئەو شوێنە ببینن کە ئەوێت بیکڕێت یاخود بەکرێ بگرێت.
ئێوە توانە لە ڕێگەی ئۆنلاینەوە تەواوی ئەو وردەکاریانەی کە هەیە لە یەکێکی نیشتەجێبوو نابی خەنە ڕووبۆی هاوڵاتیەکە دڵنیا بێ لەوەی و پێویست نەکات کە خۆی سەردان بکات ئیتر لە ڕووبەرەکەی بێت لە شێوازەکەی بێت لە ڕەنگی بێت لە هەڵکەوتەی شوێنەکەی بێ هەموو ئەمانەتان چۆن خستۆتە ڕوو لە ڕێگەی ئۆنلاینەوە؟ بەڵێ هاژەخان زانێرەکان تەواو بەوردی دانراون و لەگەڵ ئەوەشدا ڤیدیۆ دانراوە لەگەر ئەوەشدا زۆربەی پرۆژەکان ڤیدیۆی 360 دانراوە کە خۆت لەسەر مۆبایل دەتوانیت ژوور بە ژوور سەردان بکەیت کە ئەمە نوێترین تەکنۆلۆژیایە لە عقارەتدا. زۆر باشە. تێچووی هەیە؟ حتمما هەیەی بەڵێ. باشە. کەسێک بێتە ناو ئەپلیکیشنەکەەوە جگە لەوەی کە تەنها ئەپەکەی هەبێت هیچ تێچوێکی دیکەیەک چێتە سەر؟ کەواتە ئەتوانێت بە ئاسانی بەردەسی دەتوانێت زۆر بە ئاسانی بەردەست بکە. باشە. ئێستا خەڵکێکی زۆر خواستی لەسەرەوەیە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشداری لەو پرۆژانە بکە؟ بەڵێ لەم 2 ساڵی کۆتاییدا خەڵکێکی زۆر ڕویان لە ئەپلیکیشنەکانی ئۆنلاین کردووە. باشە. بەڕێز خالید عەبدولسەمەد لەگەڵمان بوویەک و بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیەکانی ئۆنلاینی خانوبەرە سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس بۆ ئێوەش.